سڵاتان لە ببینەرانی خۆشەویست بەیانتان باش بۆ دکتۆر هەژار ڕۆسپانم لەگەڵایە پسپۆڕی نەخۆشی دەرونیەکانن باسی ترسەکەین هەم لە مناڵ هەم لە تازە پێگەیشتوانە بێگومان باسی لە ڕاوچێژەکەین دکتۆر بە خێراتی بانیت باش سپاس خۆشبی بۆ بەڕێزت زۆر سپاس ترس لە چه ئاستێکا بە نەخۆشی دامرێت بەڵێ بەگشتی بەڵێ ترس جارێ یەکەم یەکێکە لە هەرە لایەنە دەرونیە گرنگەکانی مرۆڤ هەر لە مناڵیەوە هەتا پیری گرنگێکی زۆر زۆر بە ترس ئەدرێ لە چه ئاستێکە ئەبێ بە نەخۆشی کەوا بوو معنای وایە ترسێک هەیە کە نەخۆشی نییە سروشتیە کە هەموو کەسێ هەیەی وەنیە بۆ نمونە خوێندکار ترس لە ئیمتیحان و لە دەرنەچوون و ئەوانە یا هەندێک جار نەخۆشی و ئەوانە کە دروستە بێ بۆ نمونە لە پەتاکانە ترس لەوەی تووشی پەتایەوی یعنی کۆمەڵێ ترس هەیە کە سروشتین ترس لە تاریکی بۆ نمونە کەی ئەبێ بە نەخۆشی لە ڕاستیە ئەگەر چۆن ئەڵێ لە سنووری معقول تێپەڕی یعنی زۆر زۆر بوو لە حەدی خۆی زیاتر بوو کە زۆربەی زۆری خەڵک ئەوەنە ترسیان نەبوو لەو شتە کەوا بوو بڕی ترسەکە ئەگەر لە حەدی خۆی زیاتر بوو ئەوە زۆر ئیتر سروشتی نییە جگەلەوە ئەگەر ترسەکە بوو بەهۆی ئەوەی کەوا کەسەکە ژیانی ڕۆژانەی کەسەکە بشێوێنێ بۆ نمونە یعنی هەر بێنەوە سەر ترسی ئیمتیحان یعنی خوێندکارێ زۆر زۆر زیرەکە هەموو نمرەکانی زۆر بەرزە بەڵام ترس وای لێ ئەکا لە ئیمتیحانە کە ئەچێتە تاقیکردنەکانەوە ترسەکە وای لێ ئەکا دڵە کوتە و یعنی حاڵەتێکی وای بۆ دروستە بێ هەم جەستەیی هەم دەرونی کە سیرەکەی نمرە زۆر کەم ترێهێنێ لەوەی کە چاوەڕوانەکرێ ئەوە بوو بە هین بوو بە کێشە جگەلەوە بۆ نمونە مەسەلا هەندێ مناڵ هەیە ترسی لە ئەو گیان لە بەرانەی وەکو سەگ و ئەوانە بۆ نمونە یعنی ئەگەر مناڵ وای لێبێ کە نەوێرێ بچێتە دەرێ لەبەرەوەی ترسی هەیە وەکو سەگی دراوسەکەیان ببینێ یا شتێکی وە ئەوە سروشتی نییە جگەلەوە یەک لایەنی تریش هەیە ببوورە یعنی ئەگەر وای لێ کە هات ئەو ترسە کە فعلەن کەسەکە معاناتی هەبێ یعنی ناڕەحەت بێ یعنی ژیانی ڕۆژانەی بشێوێنێ خۆشی لێ تاڵکە ئەگەر بینەوە سەر مناڵ بەڵێ نیشانەکانی ترسێکی زۆر یاخود تۆقین چییە؟ بەڵێ لە مناڵە لە ڕاستیە توانین بڵین زووترین ترس لە مناڵە ترسە لەوەی کە غەریبێک کەیت بۆ ماڵەکە و بە تایبەتی ئەگەر غەریبەکە هەوڵ بە قسە لەگەڵ مناڵەکە بکە یا ڕووی تێکایە ئەوە مناڵ زۆر زۆر لەوە ترسێ و ئەوە ئەتوانی بڵێ لە تەمەنی شەژمانیەوە ئەوە ئیتر فەرقی پێەکرد ینی مناڵێ لە تەمەنی شەژمانیەوە ئیتر دەست بە ترسەکە وەکوتم ئەو ترسێک ترس لە غەریب یعنی زۆر جار مناڵ کە ئەوەی کە زۆر مناڵە ینی بۆ نمونە ئەو شەژمان و ئەوانە باشتر ینی هینترین نیشانە ئەوەیە کە ئەگری وڕکە ئەگرێ ئەقیڕێنێ و لە ڕووی جەستەییشەوە جموجوڵەکە ینی وەکو شتێک بێوێ خۆی دوور خاتەوە لەو ترسە ئەنی ئەوە باشترین نیشانەیە ترس خەوت تێگات بێگومان لە ڕاستیە ئەگەر ترس زۆر بوو وەکوتم لە سنووری خۆی تێپەڕی بێگومان خەوی شتێکە ینی بۆ نمونە هەندێک کەس هەیە ینی من بینیومە نەخەوتووە ئەزای بۆچی لەبەرەوەی ترسی هەبووە ئەگەر بخەوێ لە خەوا بمرێ بۆ نمونە لە خەوەکە لە کاتێکە کە خەوتووە بمرێ لەبەرەوە ترس بەڵێ ینی بۆی هەیە فعلەن خەو لە ئینسان حرام کە بۆ نمونە ینی ئینسان کە ترسی زۆر بێ هەموو ماسوولکەکانی گرژە بێ کە گرژ بوو ئێشی پێگەێنێ ئینسان کە ئێشیە بێ بێگومان باش خەوی لێ ناکەێت ئەمە لە مناڵی شاهد ڕاستە زۆربەی زۆری حاڵەتەکان لە مناڵیشە یعنی ترس وایە بەڵام وەکو وتم مناڵ زۆر جار یعنی با بڵێن ئەگەر ئاوە لە 6 ساڵ و 7 ساڵ و ئەوانە کەمتر بوو لەبەر ئەوەی یعنی هێشتا فکر و هۆشی وان نییە کە بیر بکاتەوە بڵێ ئەم ترسە بۆچی من هەما ئەو فکرێ نیە هێشتا ینی لە ڕووی عەقلیەوە لەم حاڵەتانە لەبەرەوە مناڵ زۆر جار پەنا بۆ هەندێک شتی تر ئەبا کە ئەبێ دایک و باوک لی تێبگاکە ئەمە مەسەلەکە ترسە چونکە ناتوانێت بە عەقلی بڵێ من ترسم لە فڵان شت هەیە و لەوە هەیە یعنی بۆ نمونە
ئەگەر مناڵێک سیرکەی زۆر نائارام ئەبێ زۆر بڕووبیان و ئەگرێ گڕۆز ئەبێ خواردن باش ناخوا لاواز ئەبێ تێرخەو نییە لە ڕاستیا لەم حاڵەتانە ئەبێ بیر لە ترس بکەینەوە. دکتۆر با بێنە سەر دڵە ڕاوچێ بەڵێ لە تازە پێگەیشتوانە لە چ حاڵەتێکە ئەم دڵە ڕاوچێ بە نۆرمەڵدان لێوکەی ئەمیشیان بە نەخۆشیدان وتی لە تازە پێگەیشتوانە ینی لە ڕاستیا دڵە ڕاوچێەوەی کە خۆمان زۆرتر بە وشەیەکی عەرەبی هەیە کە تقریبا بووە بە کوردی قەلەق بەکارهێنین زۆر یعنی من زۆر جار بیرم لەوە کردوت یعنی دڵە ڕاوچێ ئەتوانین بڵێن جۆرێک لە ئێمە جۆرێک لە ترسمان هەیە پێڵێن ترسی گشتی و هەمەلایەنە ترسی گشتی و هەمەلایەنە یعنی ئەمە ئەتوانین بڵێن ئەو جۆرە ترسەیە کە ئەمیش وە بەتایبەتی لە تازە پێگەشتوانە زۆرە ترسی گشتی و هەمەلایەنە ترسەکە بەشێکی پەیوەندی بە کەسەکە خۆیەوە هەیە ئەنی خۆی ترسی هەیە لە ژیانی خۆی بۆ نمونە ترسی هەیە لە ئایندەی خۆی ترسی هەیە لە ژیانی ئێستای خۆی بۆ نمونە زۆر تازە پێگەشتوان لەم قۆناغا خوێندکارن ترسی لە ئایندەی خۆی هەیە ترسی لەوە هەیە ئایا لە قوتابخانە و ئەوانە نمرەکانی چۆنە بێ ئایا ئەگەر تازە خەریکە پیشەیەک فێر ئەبێ لە پیشەکە چۆنە بێ لە مەسلەی ئەوەی کە پێڵێن دروستکردنی خێزان و خۆشەویستی و ئەوانە ئەمانە هەمووی ئەو ترسانن کە تازە پێگەشتوان بۆی هەیە وەکوتم هەی بێ وە گشتیە یعنی یەک لایەن نییە ترسەکەی تر کە عینی شت کە پەیوەندی بۆ ترسە گشتی و ئەمەلایەنەوە هەیە ترس دەربارەی کەس و کار ینی بۆ نمونە ینی ئینسان هەمیشە ئینسان کە زۆر گەورە ژەوێت پێویستی بە دایک و باوکە و بە تایبەتی تازە پێگەشتوان و گەنج و هەرزەکار و پێش هەرزەکاری دایک و باوک زۆر گرنگە بۆیان چونکە ئیتر چۆنەڵی بڕبڕی پشتە ئەو کۆڵەکەیە کە پاڵی پێوەیەن لەبەرەوە ترس لەوەی کە ئەو گەنجە دایک و باوکی لەدەست بە ئایا بە نەخۆشیە ئایا بە ڕووداوە یا بە هەر شتێک بێ لەو بابەتانە ئەمەش بەڕێی من ترسێکی بنەڕەتیە کە بۆی هەیە ئەنی ئەو خەڵکانە هەیە یا تەنانە ترس لە مردن ئەمەش گرنگە ینی زۆر جار هەرزەکار بەڕاستی ترسی لە مردن هەیە ئەوەش یعنی ئەو ترسانەیە وەکوتم کە بەگشتی بۆی هەیە هەیبێت بینەرانی خۆشەویست ئەمەوێ ئاماژە بەوە بم وەکوم و ڕۆژەیشتر ئێوە لە ڕێیتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورسەداوانێک ئێستا بینەرمان دەتوان پرسیارەکانتان دەربارەی ترس و لە ڕاوچێ لە مناڵ و تازە پێگەیشتوانە لە کۆمنت بنووسن منیش وەڵامی پێویستان بۆ وەرەگرم دکتۆر پێم بڵێ ڕەنگە هەندێک جار ئەم ترس و لە ڕاوچەیە بە نیشانەی جەستەیی دیاری بات لە مناڵە و لەم تازە پێگەیشتووە ئەمە چۆن جیاکەینەوە کە مناڵێک ئەڵێ سکمێشێ یا ئەڵێ دڵم پەلەپەلەکە چۆن بزانین یا مەبەستم دایک و باوکە چۆن هەست بەوە بکەن کە ئەمە گرفتێکی دەرونیە و گرفتێکی جەستەیی نییە بەڵێ خۆی گرنگترین شت ئەوەیە من هەمیشە یعنی کە مناڵ ئەهێنن بۆ لام هەمیشە یەکەم پرسیارم ئەوەیە کە ئایا دکتۆری مناڵانێ بردووتە بۆ لای و دکتۆری مناڵانی هەیە ئەم مناڵی ئێوە و دکتۆری مناڵان وتێتی چی ئەمە زۆر گرنگە بۆ ئەوەی دڵنیابم لەوەی کە دکتۆری مناڵان توانیوێتی هۆی جەستەیی لابەرێ و دڵنیا بووە لەوەی کە ئەم مناڵە هیچ هۆیەکی جەستەیی نییە کە ئاوا گڕۆزە و ئاوا ئەگری و ئاوا زیان ناکا و ئەو شتانە کەوا بوو ئەوە یەکەم شتە ئەگەر فعلا ئەو دایک و باوکەوتیان وڵا تازەی بردوومان هەموو جۆرە تێڕوانینێکمان بۆ کردووە هی تاقیگەیی هەموویمان بۆ کردو دکتۆری مناڵان وتێتی وڵی هیچ شتێکی وا نابینم کە پەیوەندی بە لایەنی جەستەییەوە هەبێ ئەوە یەکەم ئەوە لایەنێکی گرنگە کە ئەومان بۆ دەرکەوت دوو هەم اینجا ئەبێ خۆمان یەکەم یعنی من کە مناڵیەتە ژوورێ بڕابکە یەکەم شت لەو دقەوەیەتە ژوورێتە دائنیژێ یا هەندێ مناڵێ دانانیشێ هەرکەیت ئەگەڕێ بە ژوورەکە یەکسەر ئیشارەت بۆ دایک باوکەکە مەڵێ وازی لێ بێنە چی ئەکا بابیکە بۆی خۆم جارە بیبینم زانم چۆنە مناڵە زانم چی ئەڵێ ڕفتاری چۆنە جمو جوڵەکانی چۆنە ئەوە هەمووی یارمەتیمانەیە ئێمە نزیک بینەوەلەوەی دەستنیشانی بکەین ئەم مناڵە چیەتی دوای ئەوە بێ هەوڵ بدرێ من هەوڵێم لەگەڵ مناڵەکە یەکسەر بکەومە گفتوگۆ
شیرینی وشتم لای خۆم داناوە وەکو بەرتیل ئەوە بۆ مناڵەکە تەرجیع ئەەکەم کە نەترسێ لێم چکە زۆر جار مناڵ ئەترسێ لە دکتۆر ئەو ترسە نەهێڵم لە لای مناڵەکە وردە وردە پەیوەندی لەگەڵا بکەم اینجا ئەگەر مناڵەکە بڵێن لە قسە فێربوو بێ لە 2 ساڵ و 3 ساڵ بەرە ژوورانە قسەی لەگەڵاکەم وانە تاان قسەکان بە شێوەیە بێ کە بەپێی ئاستی عقلی ئەو مناڵە بڕوە ئالەو وردە تێڕوانین و چاودێریکردنە زۆرشتم بۆ دەرەکەوێت اینجا یەتە سەرەوەی لەگەڵ باوکو دایکەکە قساکەم زۆر جار ئەبێ بزانم کامیان زۆر نزیکە لە مناڵەکە و دائیم پەیوەندی هەیە و ئەوانە لە زۆربەی حاڵەتەکانە دایکە بەڵام بێگومان باوکی شەر گرنگە کەوا بوو پرسیار ئەەکەم لە دایشی یعنی بزانم دایشی ئەم مناڵە چۆن بۆم بازەکە چیەتی چۆنە خەوی خۆراکی لە پێشا لەو شتە سادانەوە بێ دەست پێ بکە اینجا یەتە سەرەوەی مەسەلەی تێکەڵاوبوون لەگەڵ مناڵی ترا پەیوەندی لەگەڵ گەورە میوانە ئەنی ئەوەی کە ئێمە پێڵێن مێژووی بڵێن کێشەکان و نیشانەکانی ئەم مناڵە بێ هەموو بۆمان دەرکەوێت چۆنە بێگومان اینجا یەتە سەری باوکیش اینجا شتێک هەیە لێرە زۆر گرنگە هەڵوێستی باوکو دایک و شێوازی پەروەردەیان بەرامبەر بە مناڵەکە ئایا باوکو دایک یعنی بەیەکەوە نەخشەیەکیان هەیە بۆ پەروەردەی ئەم مناڵە یا ئەم شتێگەڵێ ئەو عکسەکەی ئەم شتێ دانێ و ئەو بەتاڵیەکاتەوە ئەو زۆر خراپە جگەلەوە لە مناڵە زۆر گرنگە لەم مجتەمەعانەی خۆمانە بزانین ئایا جگە لە باوکو دایکی چیکە پەروەردەی ئەم مناڵە ئەکا بۆ نمونە نەنک و باپیر یعنی زۆر جار بێگومان نەنک و باپیری زۆر جار ئیشیان نییە ئیتر خۆیان مەشغوڵەکەن بۆ مناڵەوە ئەمانیش خواخوایانە دایک و باوک مناڵە چێتە لای نەنک و باپیر جاری وا هەیە نەنک و باپیر عادەتەن زۆر نازی مناڵەیەن لەبەرەوە بۆی هەیە ئەگەر نازەکەی ئەوان لە حەدی خۆی زیاتر بێ و دژی ئەو شێوازە پەروەردەیە بێ کە دایک و باو کردیانە لێرە کێشە دروستە بێ ئەو مناڵە تووشی جۆرێک لە سەر لێ شێوان ئەبێ ئەوەی کە ئێمە پێ ئەڵێن کۆنفیوژن يعني توشي سلاشوانه بس يعني من بجوي شيب كم بجوي ننكو بابيرم كم يا بجوي باوكم كم يا بجوي دايكب كم كابو زۆر گرنگە کە ڕوون و ئاشکرا بێ چێ پەروەردەی ئەم مناڵەکە چێ بەرپرسیارە لە پەروەردەی ئەم مناڵە ئۆکەی هەندێ شتیش هەیە یعنی ئەمە دژی ئەوە نییە کە بێگومان نەنک و باپیرە ناتوانێت لە ساسە وەکو دایک و باوک بێ ینی هەندێک جاریش قەیچێکە ینی تۆزێک لە هێڵە گشتێکە لابن ئەوەش زۆر خراپ نییە ینی ئینسان ناشبێ ئەوەنە ڕق و جیر و هین بێ بڵێ وەکو عسکەریە بێ هەروە بێ ئەوەش باش نییە وە نییە دکتۆر پرسیاری بینەرێکمان ئەڵێ نەخۆشی ئەبێتەوەی ترس مای خودی نەخۆشێکە خۆی بەنمونە هیچێک نەخۆشێکی دیاریکراوی هەیە بەڵێ لە ڕاستیە بەڵێ بۆ نمونە یعنی ئێمە حاڵەتێکمان هەیە ئێوە ئەزانن کاک دکتۆر ئاوات غودەی دەرەقی غودەی مل ینی جاروە هەیە لە مناڵی زۆر بچووکە ئەم غودەیە سستە یا پێچەوانەکەی زۆر گەرمە و ئەو هۆرمەنە زۆرتر لە حەدی خۆی دروستەکە ئەمە بۆی هەیە هۆی ترس ئەمە بێت لە مناڵە هەندێک جار و هەر نەخۆشیێکی تر یعنی بۆ نمونە ئێمە زانین نەخۆشی شەکرەمان هەیە لە مناڵە اینجار وایە مناڵ تەمەنی 3 4 5 ساڵە نەخۆشی شەکرە ئەدۆزنەوەتیا ئێمە زای نەخۆشی شەکرە نەخۆشیێکی درێژخایەنە بە تایبەتی ئەم جۆری مناڵانە ئەو وەختە یعنی وا پێویستەکە کە پێش ژەمە نان خواردنەکان ئەم مناڵە دەرزی لێن ئینسۆلینی لێن بێگومانی تر ئەو مناڵە یعنی ئەو دڵنیایی کە هەیەی نامێنێ یعنی خۆیانەمە چیە ینی سێژەمە من دەرزی لە خۆم بەم و هەموو مناڵانی تر ئەمەیان نییە لەبەرەوە یا بۆ نمونە هەندێک نەخۆشی دڵ هەیە لە مناڵە دەرەکەوێ ئەوەی کە هەر لەگەڵ لە دایک بوونە ئێتۆوەرە مناڵ هەموو جارەبی بە بۆ فەحس و سۆنەر و تۆزە خوێنی لێوەرگرە و یعنی هەموو ئەم پرۆسانە بۆی هەیە ئەو دڵنیایی کە مناڵ هەیەی کەمی کاتەوە و تووشی جۆرێک لە ترسی بکە یعنی دکتۆر ئەمە پرسیاری دایکێکە بەڵێ بێگومان خۆشم هەمان پرسیارم هەیە ترسانی مناڵە لایەن دایک و باوکەوە چۆنی ئەبینیت وەکو دکتۆرێکی پسپۆڕی دەرونی و بەڕاستیش من ڕۆژانە ئەمەم بەرچاوکەوێت کە چمە جێگەیەکەوە دایکەکە یا باوکەکە گوێم لێت تێڵێ ئەوە دکتۆری مناڵانە پێڵم دەرزیت لێ بە ئەمە با بڵێن دەڕووی ئاکاریەوە تا چەندێک ئاکارێکی ناشرینە بەلاتەوە کە دایک و باوک مناڵ بەشتی تر بترسێنە بەڵێ
لە ڕاستە من خودی خۆشم پێم ناخۆشە بەڵێ لە ڕاستە یعنی ئێمە مناڵ بێ بڵین یعنی مناڵ یعنی خونچە گوڵێکە یعنی ناسکە زۆر ناسکە و گەورەترین هەڵەیە یعنی گەورەترین بنەڕەترین هەڵە هی گەورە ئایا دایک و باوکە ئایا مامۆستایە ئایا هەر کەسێکە گەورەترین هەڵە ئەوەیە تۆ مناڵ بترسێنی یعنی وە یەکێ لە قورسترین هەڵەکان ئەوەیە تۆ مناڵ بترسێنی وەکو دایک و باوک بڵێ جێت ئەهێڵم ئەوە هەر کفرە یا مناڵ بترسێنی بڵێ لێرە ناوهێڵم ئەو نێرم بۆ ماڵی فلان خزم یا فلان دراوسێ دەرتەکەم یعنی ئەوانە لە ڕاستیە لێبوردنی نییە یعنی ئەگەر لە ڕۆژگاری ئەمڕۆ دایک و باوشێک پەنابەرێ بۆ ئەوانە لێبوردنی نییە یا مەسەلەی یعنی من تەنانەت بینیومە هەندێک مناڵ تەنانەت بە مردن ئەترسێنن یعنی تەنانەت یعنی شێوازی پەروەردەیی وا هەیە کە ترسی ئاینی بۆ مناڵ دروستەکەن یعنی ئەمانە دایک و باوکی ساخ ئەمان ناکەن ینی ئەتوانم بڵێم وەکو ئەوسانە ماوە نە یعنی بەو شێوەیە نییە ئێجگار لە ڕاستیە یعنی وەکو وتم ترساندن و هەڕەشەکردن چکە خۆی ئێمە کە باسی ترسەکەین ئەنی ئینسان کاتێ ترسی هەیە کە هەڕەشەیەژی لەسرە وانە ترس و هەڕەشە یەکشتن کەی هەڕەشە لەسەر بن و تۆش دروست بێت ترسمان بۆ دروستە بێت هەڕەشەی شەڕە ڕەشەی بوومە لەرزە ئەترسین تۆ هەڕەشە لە مناڵەکەی کەوابوو هەموو جۆرەکانی هەڕەشە تەنانەت نەکەر هەڕەشەی قسە کە مناڵەکە تێبگا بگرە هەڕەشەی ئەمە کە ئاوا زۆر جار هەندێک هەیە ئاوا ئەکا یا مۆڕبوونەوە لە مناڵ یا تەنانەت دەموچاو تووڕەبوونی جەستەیی لە مناڵ ئەمانە هەمووی مناڵ نادڵنیاکە و بۆی هەیە فعلەن ئەو مناڵە زۆر هینکە یعنی بترسێنە جگەلەوە تەنانەت یعنی هەندێک جۆری با بڵێن تۆزێ نەرمتر هەیە کە نیازەکەی باشە بەڵام ئەویش هەر زیانێکی گەورە ئەگەیەنێ بە مناڵ بۆ مەسەلەی ئەوەی کە ترسی لا دروست بێ ینی بۆ نمونە مەسەلا ئێمە ترسێکمان هەیە پێڵێن ترسی کۆمەڵایەتی توانین بڵێن شەرمی زۆر یعنی لە حەدی خۆی زیاتر شەرم ئەیبینین هەندێ مناڵ هەیە هەندێ هەرزەکاری هەر ڕووی نایە شەرمەکالەوەی کە قسەت لەگەڵەکە سەیری دەموچاوەکە سەیری عەرزەکەکە یا سەیری ئەملاولایەکە ئەوە چۆنە زۆر جار هۆکەی ئەوەیە کە دایک و باوک بە مناڵی زۆر چیدیان کردووەتە سەرەوەی کوڕم کچم ئەبێ زۆر احتیرامی بێگانە بگری زۆر احتیرامی گەورە بگری نابێت لە حزوری گەورە هیچ قسە بکەی ئەبێ بێدەنگ بی ئەبێ هەرگیۆ بگری ئەمەش طبعا ئەمە نیازەکەی باشە نیازێکی پاکە بێگومانە بێ مناڵ ئینسان مناڵ بۆ پەروەردەکە کە بەڕێز بێ کە چۆنەڵی زۆر بڵێنە بێ قسە بە بەرامبەر نەبڕێ ئەمانە هەمووی ڕاستە بەڵام تۆ لە سنووری خۆیان یعنی نەگوای لێکەی کە ئیتر مادام ئەم فلانە کەس گەورەیە ئیتر ئەم بۆی نییە بە هیچ جۆرێ سەر هەبڕێ و بە هیچ جۆرێ بۆی نییە دانیشێ لە حزوری ئەو گەورانە ینی ئەوەش هەر زیانی گەورە بە مناڵەگەی باشە دکتۆر چیت ماوە لە کۆتایی ئەم بابەتە زۆر گرنگە بەڵێ لە ڕاستیا وەکو وتم یعنی مناڵ خونچە گوڵێکە زۆر ناسکە ئەبێ زۆر بە ئێمەش بە نەرمونیانی و بە ناسکی لەگەڵیانە بجوڵێنەوە و ئەمە بۆ واتایە نییە کە ئێمە لێپرسینەوە لە مناڵ نەکەین بێگومان ئەبێ لێپرسینەوەی لێ بکەین بەڵام لێپرسینەوە جیایە لە سزا نابێت سزای مناڵ بین سزا باش نییە چکە سزا یعنی چۆن ئەڵێی تۆ شتێک ئەسەپێنی بەسەر مناڵەکە بۆ نمونە بۆی هەیە لێی بێ بۆی هەیە هەڕەشەی زۆری لێ بکەی بۆ هەیە بڵێ نابێ بچیتە دەرێ لە ڕاستی ئەمانە هەمووی هەڵەیە بەڵام لێپرسینەوە ڕاستە وەکو زۆر شت لە ژیانە یعنی چۆن ئەڵێ سنوور یعنی ناوەند ئینسان توندڕۆ نەبێ چۆن لەما لەگەڵ مناڵە یعنی توندڕەوی و هەڕەشە و تونند و تیژی لە ماڵە وانە و دەنگەدەنگ هەرا لە ماڵە و لە شێوازی پەروەردا تونند و تیژ بی دڵنیا بە ئەو مناڵە کە گەورە بوو ئەبێ بە کەسێتیەکی نادڵنیا لە خۆی کەسێتیەکی شەرمن کەسێکێکی کە هێزی کەم بێت توانا و هین و ئەوانەی کەم بێت و پێچەوانەکەشی ئەتوانم بڵێم لایەنەکەی تری توندڕەوی ئەوە ژەر باز نییە چۆن ئەوەی کە ئێمە پێڵێن ئۆڤەر پرۆتێکشن یعنی هەندێک خێزان هەیە هەندێک دایک و باوک هەیە بۆ نمونە یەک مناڵیان هەیە ئەوە عاتن بۆ تاقانەکان مشکلەیە یەک مناڵیان هەیە یا دوو مناڵیان هەیە ئەمانە
لە سنووری خۆی زیاتر نازێن بە مناڵ. یعنی نایەنەوێ بە هیچ جۆرێ ئەو مناڵە هیچ ساردی و گەرمیەک ببینێ، هیچ نایەنەوێ بکرێتەوە مناڵەکە، نایەنەوێت دنیا ببینێ، کۆمەڵ ببینێ، خەڵک ببینێ. دائمی خوای چۆن ئەڵێی دایک و باوک باڵیان ئاوا وەکو چۆن یعنی هەندێک پەلەورە هەیە باڵی بڵاوکاتەوە بەسەر بەچکەکانیان ئەیانوێ ئاوا بێ و نایەنەوێ بە هیچ جۆرێ یا زۆر کەم لە سنوورێکی زۆر کەمە بچن یاری بکەن لەگەڵ مناڵی تر، بچنە شوێنی یاری، بچنە پارکەکان، هاوڕێیان هەبێ بگەڕێن. بۆ نمونە لە هینە لە باخچەی مناڵانە ئێستا یعنی هەندێک باخچەی مناڵان هەیە ئەو بەرنامەیان هەیە مناڵەکان بەبێ دایک و باوک ئەگەڕێنن یان بن بۆ فلان شوێن بۆ دەرەوەی شار، ئەم بە هیچ جۆرێ نایەوێ. ئەمە باش نییە لە ڕاستیە کەوابوو هەم توند و تیژی و ڕقی و شەڕ و هەرا لە بەرچاو مناڵە زۆر خراپە و مناڵ فێری ترسەکە و هەم پێچەوانەکەشی کە زۆر بیپارێزی کە نەیەڵی هیچ سەرما و گەرمایەکی ژیان لێیە ئەوەش باش نییە. حەدی ناوەڕاست باشە بۆ دەست و چاوت خۆش دکتۆرە ژار سپاسی بەڕێز دەکەین داواکارم کە بگەڕێنەوە بۆی بەرنامەکە بینەوە بەوان ئێمە لەرە کۆتایی بە بڕگەکەی خۆمانێنین. دەستان خۆش بێ من کوڕەکەم زۆر لە سەگ ئەترسێت هەرچەندێکی هەوڵ لە ماوەوەی کە بیبم بۆ لای سەگ پێی ئاشدانە جاوت و ماوە سەگانە گوناحە سەگەکان ماڵیان نییە سەگەکان دایکیان نییە فێری ئەو مامکرە بەڵام هەر ئەترسێت چارەسەرەکەی چێ بۆی کە من وا لە مناڵە بکەم کەیتی وردەوردەوەی لێبێ لە سەیریگە ئێمە پێڵێن ئەکسپۆزیشن ئەند دیسنسیتایزیشن یعنیشی یعنی تۆ هەوڵ بە ئەوە زۆر باش کردو ئافرین ئەوەی کە بۆ شەرح کردووە سەگ وایە و لە هەنە جوان و باشەکان ئەوە زۆر باشە. اینجا ئەتوانی یعنی لە ڕاستیە ئەگەر دراوسەیەکتان سەژێکی عاقڵ و شەڕنەکەر و ئەوە نیە ئەو نوعانەی کە یاریەکەنوانە وردە لەگەڵ ئەوایە تەنانەت ناڵم خۆ بیکری لەوانێ بێ بەهرە بەس ئەگەر دراوسەیەکتان هەیبێ زوو لەگەڵ ئەو دراوسەیە تەفاهم کەی لەسەر پرۆگرامێ یعنی هەنگاو بە هەنگاو ئەم مناڵە نزیکەیتەوە لەو سەگە لە پێشا لە دوورەوە یا لە پێشە ڕسمەکانی ئەو سەگە بگری یا ڤیدۆ کلیپی سەگەکە بگری هی ئەو دراوسەیەتان ڤیدۆ کلیپ یا ڕسمەکانی اینجا دانیشی تۆکو داشێکی دڵسۆز و هین پیشانی ئەڵێ کوڕم کچم وەرە سیرکە ئەو سەگەکەیە ئەوە بۆ شێوەیە وردە ترسەکە هینەکەی کەوابوو لە پێشا چۆنەڵی دیجیتال و ڕسم و ڤیدۆ کلیپ اینجا لە دوورەوە سەگەکە لەوێ تۆ لێرۆڵێ کچم کوڕم سێریکە لا چەند عاقڵ کورێسا منە سەگی چاکە جواناتۆ دکتۆڵی ورچە دارم نەوەڕێ لەو سەگەکە لە ڕاستیە با بێڵم ئەسڵەن بۆ وەڕینەکەش دەتوانیتە زیلیکەی کە ناوەڕێ بڕۆ لە یوتیوبە وەڕینی سەگ بڕۆ بڵێ هاوەرە گوێ لە وەڕینی سەگرە بزانە وەڕینی سەگ چۆنە یعنی ئاوا وردەوردە نزیشی کەنەوە هەنگاو بە هەنگاو ڕاوکە وای لێە دەسی بۆ بەرێ. دەستان خۆش دەستان خۆش بێگومان ئەم بابەتانە زۆر گرنگن هەندێکیان زۆر جار پەیوەندی بۆیە کە مادام دکتۆر ئاوات بابەتێکی وای هەڵبژاردووە لەوانەیە پەیوەندی بۆ هەبێ کە مناڵ لەم ترسەوە تووشی کۆمەڵی نەخۆشی بێت بۆ لەبەرەوەی کە ئێوە باشترە زانن کە بەرکەوتنتان هەیە لەگەڵ منداڵە لەوەی کە ئەم مناڵە لە بترسێ لە خواردن و خواردنەوە دوورەکەوێتەوە لەوانەیە خەوی باش نەبێت کۆمەڵێ نەخۆشی لا دروستە بێت کە مناڵە لەم ترسەوە ئەم گرفتانی بۆ دروست بووە هیوادارین کە دایک و باوکان بینەری ئەم تەورە بوو بێتن بتوانن زیاتر هۆشیاریان هەبێت لەسەر بابەتی ترس لای منداڵ و ئەوەی کە دکتۆریش ئاماژەی پێیا ئەو ڕێنمایانە بگرن چۆن ڕێنماییان بە پەیوەند ئێوەش بتوانن کار لەسەر ئەم بابەتانە بکەن.